کتێبی نوێژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. بەشی یەکەم: حەقیقەتی ئیسلام. یەک: پێناسەی ئیسلام. ئیسلام کە لە ڕێگەکانی سەلەم و سەلامەوە داڕێژراوە، بە ماناکانی تەسلیم بوون، ملکەچی، ڕزگارکردن، ساغی و سەلامەتی دێت. پێغەمبەری خوا لەو پێناسانەیدا کە لە کاتە جیاوازەکاندا کردوویەتی زیاتر لەسەر مانا کورت و پوختەکانی ئیسلام وەستاوە و هێمای بۆ مانا زاراوەییەکەی کردووە. ئەمەش هەندێکە لە پێناسەکانی ئەو. حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە. ڕۆژێکیان لە خزمەتی پێغەمبەردا سەڵی الله عەلەیه وسەلەم دانیشتبووین. لە ناکاو پیاوێک دەرکەوت کە جلەکانی سپی و ڕیشی ڕەژ بوو. هیچ نیشانەیەکی ڕێبواری پێوە دیار نەبوو. هاتوو لە بەردەم پێغەمبەردا دانیشت و چۆچی نا بە چۆچیەوە. دەستی بەڕێزەوە لەسەر ئەژنۆی خۆی دانا و دەستی بە پرسیار کرد: ئەی محەممەد، ئیسلام چییە؟ ئیسلام بریتیە لە شایەتیدان بەوەی جگە لە ئەڵڵا خوایەکی تر نییە و محەممەدیش بەندە و نوێنەری ئەوە. پاشان نوێژ بکەیت، زەکات بدەیت، ڕۆژووی ڕەمەزان بگریت، ئەگەر تواناشت هەبوو حەجی ماڵی خوا بکەیت. کەسە نەناسراوەکە وتی: ڕاست دەدوێت. ئێمە پێمان سەیر بوو کەسێک هەم پرسیار بکات و هەم تەزدیقی وەڵامەکەش بکات. پاشان وتی: ئیمان چییە؟ باوەڕهێنانە بەبوونی خوا، مەلایکەتەکانی، کتێبەکانی، پێغەمبەرەکانی و قەدەر، واتە هاتنی خێر و شەڕ لەلایەن خواوە. نەناسراوەکە دیسان وتی: ڕاست دەدوێت. پاشان پرسی: ئیحسان چییە؟ پەرستنی خوایە وەک ئەوەی بیبینیت، چونکە ئەگەر تۆ ئەویش نەبینیت ئەو دەتبینێت. کاتی قیامەت کێیە؟ لە بابەتی قیامەتدا پرسیار لێکراو لە خاوەن پرسیار زیاتری لێ نازانێت. نیشانەکانی قیامەت چین؟ کاتێک ژنانی کۆیلا منداڵی ئاغا و سەرگەورەیان دەبێت، شوانەکانی حوشتر کە پێشتر پێخاوس و نیوەڕوود بوون لە دروستکردنی بیناگەلی بەرزدا پێشبڕچێ لەگەڵ یەکدا دەکەن. لە دوای ئەم قسانە نەناسراوەکە هەستا و ڕۆیشت. من هەتا ماوەیەکیش مامەوە. پێغەمبەر سەڵی الله عەلەیه وسەلەم لێی پرسیم: ئەی عومەر، ئایا دەتزانی ئەو زاتە چێیە؟ وتم: خودا و پێغەمبەرەکەی باشتر دەزانن. فەرمووی: ئەوە جیبریل بوو، هاتبوو دینەکەتان فێر بکات. وەکو دەبینرێت لە فەرمودەکەدا جەخت لە سێشت کراوەتەوە. ئەمانە شەشپایەکەی ئیمان و پێنجپایەکەی ئیسلام. سێیەمیشیان ئەنجامدانی هەموو ئەمانەیە لە چوارچێوەی هەستی ئەحساندا کە بە مانای هۆشیاری شعور و ڕووناچی ناغدێت. هەموو ئیماندارێکی تەکلیف لێکراویش چەند دەتوانای دابێت لێپرسراوە لەم شتانە. لە فەرمودەیەکی تردا کە حەزرەتی تەڵحە ڕیوایەتی دەکات، پێغەمبەری خوا سەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرموێت: ڕۆژێکیان پیاوێک هاتە ناو مزگەوتەوە. دەنجی بە گوێمان دەگەیشت، بەڵام لی تێنەدەگەیشتین. کاتێک بە تەواوەتی لی نزیک بووینەوە، بینیمان پرسیار دەربارەی ئیسلام دەکات. ئەم گفتوگۆیە لە نێوانیاندا ڕوویدا: چی بکەم؟ لە شەو ڕۆژێکدا 5 جار نوێش بکە. جگە لەم 5 فەرزێکی ترم لەسرە؟ نەخێر، بەڵام ئەگەر ویستت دەتوانیت سونەتەکان بکەیت. پێویستە ڕۆژووی ڕەمەزانیش بگریت. جگە لەمە ڕۆژووی ترم لەسرە؟ نەخێر، بەڵام ئەگەر ویستت دەتوانیت ڕۆژووی سونەت بگریت. کابرا هەستاو لە کاتی ڕۆیشتن داوتی: ئەم شتانە دەکەم، نە زیاتر و نەکەمتر. پێغەمبەری خوا فەرمووی: ئەگەر لەسەر قسەکەی بمێنێتەوە ڕزگاری دەبێت. وەکو دەبینرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
لەم فەرمودانە و هاوشێوەکانیاندا بە شێوەیەکی کورت و پوخت پێناسەی ئیسلام دەکات و باز لە بنەماکانی وەک شایەتمان، نوێژ، زەکات، ڕۆژوو و حەج دەکات. وا دەزانم ئەگەر لە پاڵ ئەم فەرمودانەدا کۆی قورئانیش لە بەرچاو بگیرێت و پێکەوە هەڵبسەنجێنرێن، دەبینرێت کە لە باوەڕەوە تا ئەخلاق پێناسەی ئیسلام کراوە. خۆی لە خۆیدا لە کۆنەوە زانایان بە جیاجیا مامەڵەیان لەگەڵ ئەم بابەتەدا کردووە و لە ژێر ناونیشانەکانی وەک عەقیدە، عیبادەت، معاملات و عقوباتدا کۆیان کردوونەتەوە. لەبەر ئەمەیە ئێمە کاتێک دەڵێن ئیسلام وەک گشتێک دەبینین کە لە باوەڕەوە تا ئەخلاق، لە ئادابەوە تا ئیدارە و سیاسەت دەگرێتەوە و لەم بابەتەدا جگە لە گوێڕایەڵیکردنی ئەو حەزرەتی موحەممەدەی کە ئەم شتانەی پێگەیاندوین ڕێیەکی تر شک نابین.